زۆربەی مانتۆڕەکانی ئێستا کە دێتە ئەو بازاڕی زۆربیان لە سین دێ بەعزەشیان لە یابان دێتن باڵەیە لەگەر حاوی و شتی وا دێتن ئەگەران زۆربەی مانتۆڕەکانی کە دێتە ئەو بازاڕی ئەو مانتۆرانە لە سین دێ ئەلێرە دەیبەستن و دەیدەینە خەڵکێکی بەس ئەمە لێرە یەک کێشەمانەیە خەڵکانێکی زۆر مانتۆڕی بۆ عملاتی و بۆ کار و کاسبی و بۆ ئەو شتانە بەکاردێنی هەش بۆ خراپ ینی خراپ لێ دەخڕێ مانتۆڕی بەس ئەوە ناکەیت حەقا حکوومەت یاسایەک دابنێ لە بۆ مانتۆڕی وەبی ئەمەش کێشەی وەمان نەبی سە زۆر جارێ مانتۆڕ دەفرۆشین دەرێن وڵات دەگیرێ مانتۆڕ لێمان دەگیرێ ئەمە نازانین چ بە کابرای بنێ ڕاستیش دەکا مانتۆڕ دەگیرێ باشترین شت پاسکلی لە بۆ تەندروستی مرۆڤ زۆر کەس هاتە ئێرە پێی عیب بۆ پاسکلی باژواتنەوە بەس دەناچاری هاژوت ئەو بە دکتۆر لە بۆی دانایەکە دکتۆر لە بۆی دانایەکە پاسکل لێ بخڕێتن ئاتێرە پاسکلمان دایتێ پێشترێ گوتێتی پێم عیب بە پاسکلی لێ بخڕم بەس ئێستا ناعیلاتم لە بۆ تەندروستیەکەم دەبی پاسکلی لێ بخڕم. بەپێویستمان زانیوەکێکی لە سنتەرەکانی ڕایانەوەی مناڵی خاوەن پێداویستی لە ڕۆژی پاکردنەوەی زەویدا کە ئەم مانگە مانگی پاکردنەوەی زەویە مانگی نۆ بە تایبەتی ڕۆژانی 19 و 20 و 21 کە لە هەموو جیهانە زەوی پاک ڕائگیرێت ئێمەش نۆزەی مانگمان هەڵبژاردووە بۆ ئەوەی هەنێک چالاکی بکەین و هەم بۆ هۆشیارکردنەوەی بێ بۆ خەڵکو و هەم بۆ مناڵەکانمان فێریان بکەین کە پێویستە زەویەکەیان خۆش بێ پێویستە ژینگەکەی خۆیان پاک ڕابگرن. دارەکانمان خۆش بوێ چی لە دارەکانەکەین ئاویان نەدەین نایان شکێنینەوە نایان بڕی ئێمەی منتاڵ ژینگە تۆزی لەم ژیانە پاتڵی بڕخوازکەوە دار ئەڕێنی بێکەوە ژینگە دوێنێ تا ژینگە ماخایەن و زەڵ جوان بێ بەهێن شتێکمان بەتڵێمان هەر بژین کوڕە جوانەکانم. Como creador visual, también dentro de Mundar está mi obra, que la tenemos aquí, y en este caso es la muestra Papel y más. Esta que tenemos justo aquí habla de nuestro pasado, que está simbolizado con todos esos cortes de libros antiguos, y de nuestro futuro, que uniendo uno con el otro va a generar el libro de nuestra vida. Buenas tardes, estamos aquí en Centro Cultural de Madrid y viendo aquí los cuadros, son 43 cuadros culturales de artistas del mundo. Estaba por aquí haciendo una vuelta en retiro y la he visto y la verdad he entrado y me encantaron muchísimo, son muy bonitos.